سڵاو بینەرانی شارپرێس ئەم کاتتان باش وەکووە بینن ئەمە یەکێکە لە مزگەوتە گەورەکانی شاری دەربەنی خان و ژمارەیەکی زۆر لە ڕۆژانی هەینی نوێش خوێن سەردانی ئەم مزگەوتەکەن بۆ ئەوەی نوێژی هەینی لێرە ئەنجام بدەن بەڵام وەکو ئەبینن کە ئەمڕۆ بەهۆی بڕیارەکانی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان ئەم مزگەوتانە هەمووی داخراوە بە بڕیاری بەڕێوەبەراتی ئەوقافی گەرمیان کە گشتانێکی کردووە لە ڕۆژی 1/4 2021 هەتاوەکو 10/4 2021 لە ژێر ڕۆشنایی ڕێنمایەکانی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا مزگەوتەکان داخرێن تەنها بانگی تێدا ئەفەرموێت و هیچ نوێژخوێنێک ناتوانێت بێ لێرە نوێژی بە کۆمەڵ ئەنجام بدا بۆیە ئەمڕۆکە یەکەم هەینیە کەوێتە چوارچەوەی ئەم بڕیاری قەدەغەکردنەوە مزگەوتەکان لە سەرجەم قەزاکانی کەلار و کفری و ڕزگاری و دەربەنی خان هەر چوار قەزاکە داخراوە کە ژمارەی مزگەوتەکان نزیکەی 255 مزگەوتە لەسەر تاسەریان لە هەر چوار قەزاکە بە ناحیەکان و گوندەکانی دەوروبەریشەوە ئەمڕۆ هیچیان نوێژی تیانە خوێنراوە بەڕێز مامۆستا سامان بەڕێوەبەری ئەوقافی گەرمیان پێی ڕاگەیاندین کە ڕۆژی ڕابردوو واتە ڕۆژی پێنجشەممە سەرجەم وتار خوێنی مزگەوتەکانیان ئاگادار کردوێتەوە کە ئەبێت نوێژی هەینی ئەنجام نەدەن و پابەندبوونی سەرجەم مزگەوتەکانی بە بڕیارەکانی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڕاگەیاند ئەمەش وەکو بەڕێوەبەری ئەوقافی گەرمیان دووپاتی کردەوە لە پێناو سەلامەتی و پاراستنی نوێژ خوێنان و ئەو کەسانی کە سەردانی مزگەوتەکانەکەن بۆ تەشەنە نەکردنی ڤایرەسی کۆرۆنا لە ڕێگەی مزگەوتەکانەوە کە نوێژ خوێنان هەمویان بەڕیز لە پاڵیەکە ئەوەستن بۆ خوێندنی نوێژەکانیان یان کاتێکە چن بۆ دەستنێ شۆردن لە ئەو شوێنی دەستنوێ شوێردنەکان ئەم شوێنانە کە نوێژ خوێنان لێکەوە نزیکە بنەوە بە بڕوای ئەو کەسانی ئەم بڕیارەیان دەرکردووە لە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ئەبێتە هۆی گواستنەوەی ڤایرەسەکە و ئەمڕۆ ئەمە لە قەزای دەربەنی خانی ئێستا پێشەوەی بینە بەردەما مزگەوتە کە مزگەوتی ئیخلاسە سەردانی ژمارەیەکی تر مزگەوتمان کرد بە ئەوی بزانی هەمووی پابند بووە و پابند بووە ئایا هیچ شوێنەکەی بە تەواوەتی پابند بوون هیچ مامۆستایەکی ئاینی ئەمڕۆ لە قەزای دەربەنی خان لە هیچ مزگەوتێکدا وتاری هەینی نەخوێندەوە و بڵندگۆکان تەنها بۆ ئەوە بەکارێنرا کە بانگی نیۆڕۆی تێدا درابەوەی خەڵک بزانن کە کاتی بانگی نیوەڕۆیە وەکو ئەم دیمەنەی ئەیبینن ئەمە ئێستا ئەگەر نوێژ خوێنانی لێ وایە بە دەیان ئۆتۆمبیل لەسەر ئەم ڕێگایە کە ڕێگایەک ئەبوو شوێنێک دەیان ئۆتۆمبیل ئەبوو لە ئێرە بن و هەروەها سەدان کەس ئەبوو لە ئێرە بن بە تایبەتی ئێستا کە بەرەو کاتژمێر 1/5 ئەڕۆین کە بە نزیکەی کاتی تەواوبوونی نوێژی هەینیە ئەلێرا قەرەباڵخێکی زۆر ئەوە دروست بووە هەروەها ئەو خەڵکانەی کە لە بازاڕەکان دوکان و شوێنەکانیان لە کاتی نیۆڕۆدا ئەخەن دێن بۆ ئەم شەقامە بۆ فرۆشتنی میوە و سەوزە و ئەو بابەتانەی کە پێویستیە بۆ خەڵکی و نوێژ خوێنان کاتێک لە مزگەوتەکە هێنە دەرەوە ئەلێرە وەکو نیمچە بازاڕێکی شوا بوو بۆ شتەکانیانە کڕی و لەگەڵ دەستی خۆیانە ئەیان بردەوە بۆ ماڵە بەڵام وەکو ئەبینن ئێستا هیچ هاوڵاتیەک نابیندێ لەسەر ئەم شەقامەوە ئەمە دەرگای مزگەوتەکەیە سێ دەرگای هەیە لە ئەم ڕۆی ئەم دیوە هەر سێ دەرگاکە بە تەواوەتی داخراوە و هیچ کەسێک لێرە نابینێت جارێکی تر زانیاریەکان وە بیری ئێوە بێنینەوە کە لە سنووری گەرمیان چوار قەزا لە سەر بەرایەتی ئەوقافی گەرمیانە مامۆستا سامان بەڕێوەبەری ئەوقافی گەرمیان ڕایگەیاند کە هەر چوار قەزاکە ئاگادار کراونەوەتەوە وتار خوێنەکانیان کە مزگەوتەکانیان لە ڕۆژی 1/4 تا 10/4 دائەخرێت
بە پێی ئەو بڕیارانەی لە لیژنەی باڵای ڕوبەڕبوونەوەی کۆرۆنا دراوە و لە ئەم چوار قەزایە و تەواوی گوند و ناحەکانیان نزیکەی 255 مزگەوت لە خۆ ئەگرێ بە تەواوەتی ئەمڕۆ هەمووی داخراوە هیچ کەسێک نەچوەتە مزگەوتەکان بۆ ئەوەی نوێژ بخوێنن و هەروەها مامۆستا سامان ڕایگەیاند کە چاوەڕوانی ئەوە ئەکەن کە لە دەی چوار بڕیاری تازە بێت بۆ ئەوەی لیژنەکە دابنیشێتەوە بڕیاری نوێ بێت تاوەکو جارێکی تر هەڵسەنگاندن بکرێتەوە بۆ دۆخەکە و لە دوای ڕۆژی دەی چواری 2021 هیواخواز بوون کە ئەوان دەرگای مزگەوتەکان بکرێتەوە نوێژ خوێنان جارێکی تر بتوانن بگەڕێنەوە ناو مزگەوتەکان و نوێژەکانی خۆیان بخوێنن هەروەها ئەوەی کە ئێمە لەگەڵ کۆمەڵێک نوێژ خوێن کە هاتن بۆ ئێرە و ئەگەڕانەوە پێشتر قسەمان لەگەڵاکردن ئەوەی کە ئەوانی زۆر دڵتەنگ کردووە کە لە بۆ مانگی ڕەمەزان ئێستا لە بەردەممانایە بە چەند ڕۆژی داهاتوو مانگی ڕەمەزانە کە مسلمانان بە ڕۆژوو ئەبن بۆ خواپەرستی زۆرتر ڕوو لە مزگەوتەکانەکەن زۆر دڵتەنگی ئەوەن کە مزگەوتەکان دابخرێ هیواخواز بوون کە و دوعای ئەوەیان ئەکرد ڤایرەسەکە کەم بێتەوە و دۆخەکە ئارام بێتەوە بۆ ئەوەی بتوانن مانگێکی ڕەمەزانی ئاسایی وەکو ساڵانی پێشووتر بەڕێ بکەن نەوەکو مانگێک بێ لە مزگەوتەکان داببڕێن و لە پەرستش و خواپەرستی دوور بکەونەوە و نوێژە بە کۆمەڵەکانیان ئەنجام نەدەن. ئەم دیمەنە ئیبینن یەکێکە لە مزگەوتە گەورەکانی شاری دەربەنیخان کە مزگەوتی ئیخلاسە ڕۆژی هەینی نوێژ خوێنانێکی زۆر ڕوو لە مزگەوتەکان لەبەرەوەی مزگەوتەکە هەم قەبارەی گەورەیە هەم لە ناوەندی شاری دەربەنیخانایە لە هەموو گەڕەکەەکانی شاری دەربەنیخانەوە ڕووی لەکەن بەڵام تەماشاکەی ئەمڕۆ ئەمە دەرگاکانێتی هەمووی داخراوە و ئەم شەقامە بە چۆڵی ماوەتەوە ئەمە لە ئەنجامی ئەو بڕیارەوەیە کە لیژنەی باڵای ڕوبەڕبوونەوەی کۆرۆنا دەری کردووە و تەواوی مزگەوتەکان پابەند بوون بە بڕیارەکەەوە و وتار خوێنەکان نەهاتوون بۆی نوێژی هەینی بکەنەوە وتاری هەینی بۆ مسڵمانان بخوێنەوە.